دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم هەموو ڕەمەزان جل و بەرگی جەژنمان بۆ دەکەن دەستخۆشیش لە خێرخوازانەکەم کە هاوکاریمان دەکەن من زۆر دڵخۆشم کە دەستگای بەخشین هەموو ڕەمەزان هەموو جەژنێک جلمان بۆ دەکات ئەم کالوگلوسانە هەمووی بەڵی خۆم هەڵبژاردۆ هەموویشی جوانە بەڵێ مانگانە موچەمان ئێنێ و ئێستاهێناویانی بۆ جلکڕین و زۆر دەستخۆشیان لێکەین و هەموو مناڵێکی بێباوک پێویستی بەم شتەیە و هیوادارین خێرخوازان بەردەوام بن لەسەر ئەم شتەکە ئاوا یارمەتی منداڵی بێباوک بن ساڵانە ئەم پرۆژەیە دووبارە دەکرێتەوە و ئەمانهێنین بۆ جلکڕین و موچە هەموو مانگێ موچەمان ئێنێ و زۆر دەستخۆشیان لێکەین دوعای خێریان بۆکەین لە کاتی ڕۆژوشکانەوە لە هەموو کاتێکا لە کاتی دوعایە لە بیرمانە باسی بەخشینەکەین ئەمڕۆ وای کردووە کە ئێمە بتوانین جل بە دڵی خۆمان بکرین و من جلەکان زۆر بەدڵە هەموو ساڵێک ئێمە بانگەکرین و ئێمە زۆر سپاسی بەخشینەکەین کە توانیان وامان لێکن ئێمە بە دڵی خۆمان شت بکرین بۆ ئەم جەژنە و زۆر سپاسی ئەکەین هەموو کەسێک توانێت بە دڵی خۆی ئالێرە شت بکرێت کەس نازانێت کە من چەند دڵخۆشم سپاسی خێرخوازانەکەم کە بەخشین تەلەفۆنی کردوەتی بە دڵی خۆش وەرە جل هەڵگرە دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ هەڵساوە بە ئەنجامدانی کارێکی خێرخوازی کە ئەویش ئەنجامدانی جلوبەرگی کڕینە بۆ مناڵانی بێباوک لە مانگە پیرۆزەدا و هیوادارین کە خێرخوازان زیاتر بەشداری بکەن و زیاتریان بدەن چونکە چەندە مناڵی بێباوک هەیە کە چاوەڕێ ئەوەیە کە جلی بۆ بکرێ یاخود پێداویستێکی بۆ پڕکرێتەوە هیوادارین کە زیاتر و زیاتر بەردەوام بن لەسەر ئەم ئیشانە. قال رسول الله صلى الله عليه وسلم أنا وكافل اليتيم كهاتين في الجنة. پێغەمبەر درودی خدای لەسەر بێت دەفەرمێت من و ئەو کەسەی کە کەفالەتی منداڵێکی بێباوک دەکات لە بەهەشتدا وەک دوو پەنجەی دەست لێک نزیکین. سەدان منداڵی بێباوکی هەژار چاویان لە دەستی ئێوەیە تا کەفالەتیان بکەن. گەر دەتەوێت کەفالەتی منداڵێکی بێباوک بکەیت دەتوانی پەیوەندی بکەیت بە نووسینگەکانی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکان یان هاوکاریەکانت بۆ ئەم فاستپەیە بنێرە 0 148 98 28 یاخود هاوکاریەکەت بە شێوەی باڵانس بنێرە بۆ هەمان ژمارە. تۆی خێرخواز بەشدار بە لە دڵخۆشکردنی منداڵێکی بێباوک. ئێمەکو دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان ئەمڕۆ وەزوێ چوارەممانەکە مناڵانەیەین بۆ ئێرە کە جلوبەرگ هەڵەگرن ئێمە بۆیە لە ئەوڵەوە کە لە ئەوڵی ڕەمەزانە دەسەکەین بە جلەگرتن بۆ مناڵانە لەبەرەوەی سیتیەکان لەو کاتا شۆڵە زیاتریان بە دەمبانەوانەیە جا قیاساتی مناڵەکانی ژەیە داواش لە خێرخوازانەکەین تا زیاتر هاوکار مەمنوی زیاتر بتوانین جلوبەرگ بۆ مناڵانە بکەین چکە مناڵی تر زۆرن کە جلیان بۆ بکەین ئێمە تا ئێساوەمان کرد شار و شارۆچکانیشمان ماوە بتوانین شار و شارۆچکانی شمان هاوکاریان بکەین و جلوبەرگیان بۆ بکەین ئینشاءالله.